ئەزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین لە نەورۆزدا تەوەری گفتوگۆکەمان نەورۆزە لەگەڵ مامۆستا کەمال نووری معروف شارەزای شوێنەوار و مێژووی کۆنی کورد هەڵبەت ئێمە لە کاتێکا کە یادی نەورۆز دەکەینەوە لە ڕاستیا وەکو جەژنێکی نەتەوەیی کورد ئەهێنێت کە لە ڕەنگە مێژوویەکەوە و لە دیری شارەزایانی بواری مێژوو شارەزایانی بواری شوێنەوار شارەزایانی بواری کوردناسی پرسی نەورۆز و گۆشە جیاوازەکانی نەورۆز تاوتوێ بکەین. ئەمڕۆ خۆشحاڵین لەگەڵ مامۆستا کەمال نووری معروف وەک شارەزای شوێنەوار و مێژووی کۆنی کورد ڕاڤەی ئەم پرسە بکەین یاخود تاوتوێی پرسی نەورۆز بکەین. مامۆستا گیان بەخێر بێت و خۆشحاڵین. سپاستانەکەم. مامۆستا نەورۆزت پیرۆز بێت و پێمان خۆشە لە دەستپێکی بەرنمەکەیە شیکارێکی ئەومان بۆ بکەین نەورۆز مانای چییە و گزارشتی نەورۆز بۆ خۆی لای مامۆستا کەمال نووری چییە؟ سپاستانەکەم. نەورۆز وەکو زاراوە کوردیەکەی مانای ڕۆژێکی نوێ گرێتەوانێ. ڕۆژێکی نوێ بە مانای گۆڕینی وەرزێک و هاتنی وەرزێکی تازە. لە سەردەمە کۆنەکانە کوردستان لە ڕووی ئاوهەوایەکی زۆر ساردی بووە، بەردەوام خاکەکەی بەستەڵک بووە، بەفرباریوە، ڕێگای هاتوچۆ لە مرۆڤەکانی گیراوە، ئاژەڵداری کە لە کوردستانە شاهین بوون، خەریک بوون بە ئاژەڵداریەوانێ، خەریک بوون بە کشت و کاڵەوانێ، ڕێگای ئەو شتانەی هەموو گرتووە لەبەرەوەی کە سەرماوسۆڵە بوو و نەیانتوانیوە ئیشەکانیان بەجێبەجێ بکەن. ئەم زاهیرەیە بە زاهیرەی دووهەم بە دیاردەی دووهەم گۆڕاوە کە هاتنی وەرزێکی نوێ واتە وەرزی بەهارە وەکو کودەتایەک بەسەر وەرزە زستانەکە کراوە. ئەمانە لە سەردەمە کۆنەکانە ئەو ئینسانانە کە لەو سەردەما ژیاون باوەڕیان وا بووە کە ئەمە ململانیە لە بینی دوو خوادە، خوای خێر و خوای شەڕ. خوای خێر کە خوای ڕووناچیە، کە خوای خێر و بەرەکەتە بۆ مرۆڤەکانی هێنێ، سەرکەوتووە بەسەر خوای شەڕە کە خوای تاریشیە و کە خوای پرسێتی و قات و قڕی و ئەم جۆرە شتانەیە. ئەم سەردەمە لەسەر پێی دەڵێن سەردەمی میترایی، یعنی ئەم سەردەمە سەردەمی خۆرپەرستی بووە و ئەم خۆرپەرستی ئەمە توانین ببەستینەوانێ بە سەردەمی میتانیەکانەوانێ. میتانیەکانیشەکەن لەو قەومە کۆنانەی کە لە کوردستانی گەورەدا حکمیان کردووە لە قەرنی لە سەدەی 15 پێش میلادەوە تا سەدەی ناوەڕاستی 13 پێش میلاد هاتوون و دەسەڵاتێکی گەوریان بۆ لە کوردستانە. ئەمان خۆرپەرست بوون. بە دەرکەوتنی خۆر ژیان سەر لە نوێ دووبارە بۆتەوانێ و بەرجێکی تازە کراوەتەوە بە زەویدا و دار و درەخت و ئەمانە گەڵای دەرکردووە. ئاژەڵ توانیویانە لە ناو ماڵەکانەوانە دەرچن بۆ لە وەرگاکان و ئەمانە و کشت و کاڵ سەر لە نوێ زین و ببێتەوانێ. ئەم پاژماوەیە کە باسمان کرد لە سەردەمی میتانیەکانە ئەتوانین بیبەستینەوانێ بە پاژماوە شوێنەواریەکانی ئەشکەوتی گوندۆگ لە ناوچەی ئاکرێ. لە ئەشکەوتەکەتە لەوحەیەکە بینی، تابلۆیەکە بینی، تەماشاکەی خوا تەمووس کە خوای گژوجیا و سەوزە و ئەم جۆرە شتانەیە. لە بەردەمیە بزنێک وەستاوە، ئەم بزنە هینیاتێ جیایە تێبی خوات. لە عینی کاتیش دار و درەخت ئەبینی گەڵایان گرتووە، چەمەکە ئەبینیت کە ئاوی پیاڕوە معنای وایە ئاو زیاد بووە. ئەم شتانە لەو لەوحەیە هەمووی ئەبینیتەوە. لە دەری ئەشکەوتەکەش سێ لەوحەی ترە بینی. کابرایەک تیرێکیاوە لە بزنە شێوەیەک، بزنە شێویشی کوشتووە. لەو لاوانە بزنە شێویەکە چەند ئینسانێک ئەبینیت کە گۆشتەکان لە توپەت کردووە، ئەمانە بۆی حازریکەن بۆ خواردنەوەمانە. لەم لاشەوانێ ژنێک و پیاوێک، ئەمانە پیاوی ئاینی بن یان میر و ئافرەتێکی میرزادە بێت، دانیشتون بەرامبەر بە یەکتری لەسەر دوو تەپڵک و لە ناوەڕاستی شانانە مناڵێک وەستاوە و هەرێکی جامیشیان بەدەستەوەیە
کە جامەکە دەربڕین لەوە کات کابراایەک لەو حەکات دیارە سەتێک خوێنی حیوانەکەی خستوەتە سەرسەری ئۆمانە بۆ ئەمانی هێنێت وا دیارە لە خوێنی حیوانەکە ئەم دوو جامە پڕ بووە مناڵەکە ڕوت و قوتە لەشی مناڵەکەی پێ هەنوون بۆ ئەوەی کە مبارەکبایی پیرۆزیەتی ئەو ڕۆژە مناڵەکان بگرێتەوانێ وەکو تەقسێک وەکو تەقسێکی ئاینی کە ڕۆژگارەکە ڕۆژگاری میترایی عنی خۆرپەرستیە لەو ڕۆژگارەدا ئەم شتانە باو بووە کە لە ناو میتانیەکانە ئێمە ئەم سەرەتایە دەتوانین بە یەکەم ڕۆژی جەژنی نەورۆز دای بدەین یان سەرەتایە بۆ دروستبوونی نەورۆز کە ڕوە نەتەوایەتیەکەی لە سەردەمی میتانیەکانەوە دەست پێکات کە هێشێکە لەو قۆمە کۆنانەی کە خاوەنی گەورەترین ئیمپراتۆریەت بوون لە ناوچەکە بۆ ماوەی زیاتر لە قەرنیوەک دەستان خۆش بێت مەوسا هەر لەسەر ئەم باگراوندە مێژوویە کە بەڕێز شیکردنەوە هەیە لەسەری و بەدۆداچوونت هەیە بەدڵنیایەوە لەسەری پێم خۆشە کە زۆر جار خەڵکانێک یا ئەوانەی کە خوێنەوەیان بۆ مێژوو هەیە کوردوان ناسێنن کە میلەتێکی ئاگرپەرستە بە خوێنەوەی جەنابەت بەو شیکاری بە دۆداچوونی کە جەنابەت کردوتە بۆ مێژووی کۆنی کوردوە بۆ ئەو مێژووی کە لەم ناوچەیە ڕوویاوە مێژووی گەلانی ئەم ناوچەیە تا چەندەم خوێندنەوەی تا چەندەم دەستەواژەیە ڕاستە کە کورد میلەتێکی ئاگرپەرست بێت بەداخەوانێ ئەوەی کە بە کورد دەڵێ لە کۆنا میلەتێکی ئاگرپەرست بووە ئەمە دوژمنانی کورد لە مێژوودا بۆیان دروست کردووە کورد مەناخەکەی سارد بووە لەو مەناخە ساردا دائیمەن پێویستی بووە بۆ کە لە چواردەوری ئەگەر کۆ ببنەوانە بۆ لەو سەر ماوسۆڵەیە ڕزگاریان ببێت ئەو سەر ماوسۆڵەیە لە ڕۆژگاری میتانیەکانەوانە لیان لە ڕۆژگاری پێش میتانیەکانیشەوە دەست پێکات چوچە کوردستان دایمەن بەفر و سۆڵ بەندان بۆ ئەمانە توانیویانە کە بەو هۆی ئەو ئاگرەوانە ڕزگاریان ببێت ڕویان کردوتە ئاگرەکە بۆ خۆگەرمکردنەوە بۆ ئەوەی کە ڕووناچیان پێ ببەخشێ بۆ ئەوەی کە بتوانن ژیانی ڕۆژانیان بەهۆی ئاگرەکەەوە جێبەجێ بکەن لە دوای ئەو سەردەمەشەوە لە سەردەمەکانی تریشا کە پەرزگایان دروست کردووە دائیمەن ڕووی پەرزگاکە لە خۆر بووە معنای وایە خۆرپەرست بوون لە عینی کاتیشا ئاگریشیان بە چای خۆر داناوە کە جیان نەکردوتوانێت لە هیرەکە لە خۆرەکە بەمعنا ئاگر چای خۆر بووە میلەتی کوردیش لە ژیانی خۆرپەرست نەبووە بەڵکو سوودی بینیوە لەو ئاگرە بۆ ئەوەی کە بتوانێت بەردەوامی بە ژیانی خۆی بێت بەڵێ مەوسا قسە لەسەرەوە کرێت کە نەورۆز لە سەردەمی مادەکانەوە دەستی پێ کردووە بە پێی خوێنەوەی جەنابەت و ئەو شیکاریە ئەو گەڕانە ئەو پشکنینەی کە جەنابەت لە بواری مێژووا کردوتە وەکو توێژەرێک وەکو شارەزایەک نەورۆز ئەگەڕێتەوە بۆ کامە سەردەم ینی لەگەڵ کامە سەردەما تەبایە کە نەورۆز وەکو دەستپێشێک لە مێژووی میلەتی کوردە لە سەرچاو کۆنەکانە سەرچاو مێژوویەکانە باسی نەورۆز لە سەردەمی مادە زۆر بەباشی کراوە ئەو ڕۆژگارەی کە کەیخەسرە و پاشا لە حدودی 648 پێش میلادە پێش زەینە تاجی پادشایەتی لەسەر ناوە ئەم پاشایە بە پێی سەرچاو کۆنەکان و بە پێی سەرچاو مێژوویەکان کە باسی سەردەمی ما دەکەن لە یەکەم ڕۆژی نەورۆزە کەیخەسرە و پاشای گەورە پادشای ماد توانیوێتی تاجی پادشایەتی لەسەر بێت لەگەڵ ئەمەشدا وڵاتی کاتێک کە کەیخەسرە و بووە بە پاشای ماد دوژمنایەتی سکاییەکان باپیرە گەورەی ڕووسەکانی ئەمڕۆ لەگەڵ ئاشوورەکانە یەکیان گرتووە بووە بەهۆی ئەوەی کە وڵاتی ماد ماوەی 28 ساڵ بچێتە ژێر دەسەڵاتی سکاییەکانەوانێ و ئەم 28 ساڵە دەسەڵاتی ماد کز بووە لە ناوچەکە ئەم دەسەڵاتە سکاییەکان ماوەتەوە تاکو ساڵی 624 تقریبەن یان 622 پێش میلاد لێرەوانێ سکاییەکان گەورە پیاوانی سکایی کەیخەسرە و پاشا بانیانەکە بۆ نان خواردن و ئەمانە و سەرخۆشیانەکەن لە وەلیمەیەکە ئەبێ بەهۆی ئەوەی کە لێرەدا کۆتایی بە ژیانی ئەمانە بێن هەمیان لەو مناسەبە لەو بۆنەیە سەرە بڕنەوەمانە کۆتاییان دێت
کەی خەسەر دەسەڵاتی بەسەر وڵاتی مادا جارێکتر بوو ئەگەڕێتەوە وسکایەکان لە وڵاتی ماد دەرەکات. لێرەدا حەسەنی پیرنیا لە کتێبەکەیە شتێکی جوان باز دەکات. ئەڵێ ئەو ڕۆژەی کە سکایەکان لە وڵاتی ماد کرانە دەرەوانێ مناسبەتێک ساڵانە دروست بوو لە وڵاتی مادا. مناسبەتەکە چی بوو؟ ئاهەیەک ئەجێڕن بۆ مناسبەتەوانێ جلی ژنانە ئەکەنە بەری سکاییەکان خۆشیان جلی مادیان لە بەلایە گەورە پیاوانی ماد و ڕەقسیان پێکەن کە سکاییەکان وەکو ئافرەت لەو مناسبەتە مامەڵەیان لەگەڵاکەن. ئەمان بەر بۆ حاڵەتێکی تر حاڵەتی سێهەم ئەمە شاید لە سەردەمی لە ڕۆژگاری جەژنی نەورۆزا ڕوویاوە. لە ڕۆژگاری جەژنی نەورۆزە یەکەم ڕۆژی جەژنی نەورۆزە کێ خەسەرە و پاشا توانیوێتی وڵاتی ئاشووردا ژێت بکات لە 612 پێش میلادا و بەو هۆیەوانێ ڕووباری دیجلە لە چەند شوێنێک وەشتێنراوە ئاوەکی خراوەتە سەر شاری نینەوە و شاری نینەوە لە ئاوە غەرق بووە و توانیوانە لە چەند شوێنێکەوە پەلاماری شارەکە بن و شارەکەدا جێ بکەن و ئەو خۆشڵ و زێڕ و دەستکەوتانەی کە لە شارەکە بووە ئەمانیان هەموو گواستۆتەوە بۆ وڵاتی هەمەدان و بۆ پایتەختەکەیان کە هەمەدانە. ئەمانە لە ڕۆژگاری مادەکانە لە بەرچاوە و هەتاکو مادەکان لە دەسەڵاتا بوون ئەم جەژنە سوبوڵی نەتەوایەتی کورد بوو لەو ڕۆژگارانەدا نەورۆز بە باشی کراوەتەوانە و ئەهمیەت و گرنگی خۆی هەبووە. بەڵێ مەوسا باسی ئەوە کرێت کە بۆ نمونە بوونی کورد بوونێکی زیندوو بووە بە تایبەتی لە سەردەمی مادەکانە بەڵام ڕۆژگارێک جێت و ئیمپراتۆرەتی مادەکان کۆتایی پێێت. پێم خۆش قسەی تۆ جەنابەت لەسەر چییە سەرەوەی کە ئەمپراتۆرەتە بووە ئەکەوێتەوە بۆ لاوازە بێت و چۆن ئەو ڕووداوانە ئاگوزارێن لە مێژووی کۆنا؟ سەردەمی مادەکان سەردەمێک بووە کە زیاتر شەڕ و شۆڕی بەردەوامی تیا بووە، پەلاماردانی تیا بووە بۆ دەر و دراوسەکان زیاتر خۆیان بستوتەوە بە تاڵانی و ئەم جۆرەشتانەوە لە هەر شوێنێکەوانە پەلاماریان نابن و داگیریان کردبن تاڵان کراون ئەو شوێنانە و بۆ بەهۆی ئەوەی کە وڵاتی ماد بەرەو دەوڵەمەندیەکی قورس ڕۆشتووە. ئەو دەوڵەمەندیە لە دوای سەردەمی مادا بووە بەهۆی ئەوەی کە ئەرکانی دەسەڵات و حکوم پاشاکە بەجێی بێڵێت و ئەو بەجێهێشتنە وای لێ کردووە کە ئێتیمامات بۆ جێش و ئەمانە نەمێنێت. ئەمە زیاتر حاڵەتێکی دروست کردووە کە حاڵەتی ڕابواردن و ژیانێکی خۆش بەسەر بردن و ئەمانە ئەمە بووە بەهۆی ئەوەی لاوازبوونی دەسەڵاتی ماد و ئەو لاوازبوونە کە تووشی ماد بوو بەهۆی دەوڵەمەندیانەوانێ. سەرچاوی یۆنانیەکان باسیەوەکەن ئەڵێ لە ماڵە میرەکانیانە لە ماڵی پاشاکانیانە ئەڵێ ئەمەنە خۆشگوزەران بوون، حەوزی گەورەیان دروست کردبوو مەلیان تیا کردو لەم حەوزانە ئەنواع و ئەشکاڵ شتی تری تیا بوو کە بۆ خەدەم و حەشەم و ئەمانە کە خزمەتی میرەکانی هینیان کردووە میرەکانی مادیان کردووە. ئەمانە سەبەبی لاوازبوونی دەوڵەتی ماد بوو و لەم لاوازبوونەوانێ دوژمنانی ماد کە لە ئەخمینیەکانەوەی توانیان لە ڕۆژگارێکی ترە پەلاماریان بەر و ئەو دەسەڵاتە نەهێڵن. بەڵام مەوسا لەو سەردەمەی کە ئیمپراتۆرەتی ماد بوونی هەبووە لەم ناوچەیە یعنی بەشێک لە سەرچاو مێژوەکان باسیەوەکەن کە ئیمپراتۆرەتێکی بەهێز بووە و بوونێکی بەهێزی هەبوو لە ناوچەکەیە و زۆر جار یعنی بەشێک لەو کەلەپوری کە بەجێ ماوە لە مادەکانەوە کۆمەڵی ڕوانگەی جوان و ئیجابیتیا بووە لە ڕوانگەی مرۆڤ دۆستیەوە لەوەی کە مادەکان داهێنەری کشت و کاڵ بوون بەخێوکەری ئاژەڵ بوون و توانیوانە جۆرێک لە شارستانێت لەم ناوچەیە دروستکەن. خوێندنەوەی تۆ چێ بووە ئەم بابەتە؟ مادەکان بیبەستینەوە بە ئاینەوانێ مادەکان میترایی بوون، پەیوەندیان بە ئاینی زەردەشتیەوە نەبووە. ئەمانە
چوار پاشایان دەسەڵاتی گەورەیان هەبوو بۆ ماوەی 150 ساڵ یعنی لە 700 پێش میلادەوە تاکو 550 پێش میلاد دەسەڵاتیان هەبووە. پاشای یەکەمیان دەیاکۆ بووە لە سەردەمی سەرجۆری دووهەمە دەسەڵاتی هەبووە. پادشای دووهەمیان فراوەرتیز بووە کە یەکێکە لەو پاشا گەورانەی کە هاتووە لە دەشتی شارەزوو لەگەڵ ئاشوورەکانە شەڕی کردووە و لەو شەڕەدا تیاشکاوە و کوژراوە. گەورەترین پادشا بەقووترین پاشای ماد بەهێزترین پادشای ماد کە توانوێتی جێشێکی نظامی باش دروستکە کە توانوێتی وڵات بەرەو پێشکەوتن بەرێت کەی خەسرە و پاشای مادە. هەتا و پێی خەسرە و پاشای ماد مابووانێ لێ دەسەڵاتە وڵاتی ماد بەرەو پێشکەوتن و بەرەو ئەوە ڕۆژ کە دوژمنەکانی نەتوان زەفەری پێبرن. بەڵام ئەو زەفەر پێبردنە لە دواییدا لە سەردەمی ئاستیاکس کوڕی کێخەسرە و پاشایە لە سەردەمی ئاستاکسە ئەو دەسەڵاتە کەس بوو بەهۆی ئەوەی کە وڵاتەکەی ئاستیاکس وڵاتەکەی تووشی شەڕ و تاڵانی و ئەمانە پەلاماری وڵاتانی دەوروبەری هات و بۆ تاڵانی ئەمانە و شەڕی لەگەڵاکردن و ئەمانە بوو بەهۆی ئەوەی جێشەکەی لاواز کرد بوو بەهۆی ئەوەی کە دوژمنانی زۆری بۆ پیا بوو. ئەمانە بوونە سەبەب کە سەردەمی ئاستیاکەس بە سەردەمێکی لاوازدا بردرێت لە بێژووی مادا و ئەو مقاومەی نەمێنێت کە بتوانێت بەرەگاری دوژمنەکانی بێتوانێت. ماوسا قەڵەمڕێی مات تقریبا ئەتوانێت لە ڕووی جوگرافی و دیاری بکرێت کە ئەکەوێتە چی شوێنەکە زیاتر؟ قەڵەمڕێی مات یعنی ئەو خاکەی کە بەدەستیانەوە بووە. بەڵێ یعنی لە سەردەمی خۆیانە هەموو خاچی ئێران بەدەست مادەکانەوە بووە. من زۆر شوێنم بینی لە جنوبی ئێران لە باکووری لە کوردستانی ڕۆژهەڵات ئەو گرد و تەپۆڵکانەی کە بینیم ئاساری تیا بوو هەموو گرد و تەپۆڵکانەکان هێدی ئاساری سەردەمی مادی تیا بوو. ئەمە ئێرن. کوردستانی ئێمە حسەی مادەکان بووە. هەتاکو کوێ هەتاکو منتیقەی دیارین حلۆ ئەمانەش لەگا سووری مات هەیە کە دروستیان کردووە بۆ ئەوەی لەو دیێوانەی کلدانەکان نەتوانن پەلاماری ئەرز شوێنی تربەن کە سەر بەمات بووە. هێرشیان هەبووە بۆ سەر فەلەستینیەکان یعنی مەساحەیەکی گەورە ئیمپەراتۆریەتێکی گەورە بۆ لە خاچێکی گەورە بەڵام ئەمە هەمووی بۆ سەردەمی کێخەسرە و پاشا ئەگەڕێتەوانێ. لە دوای کێخەسرەوانێ وردە وردە ئەو شوێنانە کەس بوو بەهۆی ئەوەی کە لە دوجارە کۆتایی بەدەسەڵاتی مادێت. بەڵێ ماوسا هەواهەنگی نەورۆز کە تەوەری باسەکە ئێمەیە باز لە ئەفسانەیەکە کرێت کە هەندێک خەڵک پێیان وایە ئەمە ڕووداوێکی ڕاستەقینەیە ڕوویاوە و هەندێک تر پێیان وایە نەخێر ئەفسانەیەکە یان شتێکە چیرۆکێکە بابەتی کاوە و کاوەی ئاسنگەر و زوحاک خوێندنەوەی جەنابەت بۆ ئەم ئەفسانەیە چییە؟ بەداخەوانێ ئەوەی کە من لە کاوەی ئاسنگەر و زوحاکە ئەیبینمەوانێ ئەمە ئەو ئەفسانەیە کە لە شانامەی فیردەوسی لە سەردەمی سامانیەکانە هاتووە شانامەی نووسیوەتەوانێ باسی پاڵەوانێتی ئێرانەکە لە سەردەمە کۆدەکانە ئەو پاڵەوانێتیە ئەڵێ ئێوە ئەو قەومەن کە دنیاتان داگیر کردووە ئەو قەومەن کە دنیا لەژێر دەستی ئێوە بووە ئێستا کەمینەیەکی سامانی چۆن ئێوە ڕازیە بن بە کەمینەیەکی سامانی دەسەڵاتی ئێران وەرگێت و ئێران بکەوێتە ژێردەستی ئەوانەوانێ. لێرەدا مێژووی مادی تیا چاواشە کراوە تیا ناشرین کراوە. ئاستیاک دو پادشای مادە لە ساڵی 585 پێش زاینەوە دوای نەمانی کێخەسرە و پاشای باوکی دەسەڵاتی وەرگرتووە هەتاکو 550 پێش میلاد. ئەم پاشایە لە ئەفسانەکە ماری بۆ دروست کردووە. هەموو ڕۆژێک دوو گەنجیان بۆ هێناوە و مۆخی گەنجەکانیان دەرخوادی مارەکان ناوە. ئەمانە زیاتر بۆ ناشرینکردنی ئاستیاکس بووە. ئاستیاکس بۆچی ناشرین کراوە؟ لەبەرەوەی ئاستیاکس عیلاقەی لەگەڵ دەوروبەرەکەیان تەواو نەبووە. ئەمە یەک و سەرچاوە ئەرمەنیەکانیش زۆر لە عەلەیهی ئاستیاکس ئەدوێن ئەڵێن پەلاماری یاویت وڵاتی سوتالوین داگیری کردوین تاڵانی کردوین و ئەمانە
ئەمانە فیردەوسی هاتووە ئەو زانیاریانەی لەو سەرچاوە کۆنانە کۆ کردوێتەوە و خۆشی ئیزافەی بۆ کردووە بە ناوی مار و ئەو جۆرە شتانەوانێ. ئەمە ئێمە زوحاک لە تاریخی ناوچەکە پاشایەک نییە لە تاریخی کۆنی ناوچەکە بە ناوی زوحاکەوە حکمی کردبێت. ئەم زوحاکە دروستکراوی فیردەوسیە و شانامە لە شانامە ماوەتەوەنێ. لە کاوەی ئاسنگەر چیە؟ سەرچاوە فارسیەکان باشکرا باسی ئەوە کرد کە لە ڕۆژگارێکدا کاوە کوڕی مەندانەشتی ئاستیاکسە دایکی کاوە دایکی کۆرش کاوە معنای وایە کۆرشی دووەمە کۆرشی دووهەم معنای وایە کە لە دایکەوانێ مادە لە باوکی شەوانێ ئەمیرێکی فارسە بە ناوی کۆرشی یەکەم. لەم حاڵەتە هاتووە کاوە کە کۆرشی دووەمە ئەو شەوەی کە پەلاماری دەوڵەتی مادراوە بەهۆی ئەو دەست و پەیوەندانەی کە هەیە بۆ ئەو لەشکری کە کۆی کردوێتەوە ئەڵێ لەو شەوەدا هاتووە ئاگرێکی گەورەی کردوێتەوە. باوکی کۆرش یەکێک بۆ لەوانەی کە ئاژەڵداری کردووە ئاژەڵێکی زۆری هەبووە کۆرشیش کۆمەڵێک لەو ئاژەڵانەی سەر بڕێ و پەردەرخواردی دەست و پەیوەندەکەی یاوە پێیان ئەڵێ ئێوە ئەگەر لەم شەڕا سەرکەوتن هەموو ڕۆژێکتان ئاوە بەخۆشی سەر بەبێ و هەموو کاتێکیش خواردنی خۆشتان هێبێ. ماوەی 3 ساڵ کۆرش کەوتوۆتە شەڕەوە لەگەڵ ئاستیاکسە. لە 553 تا 550 پێش میلاد کۆرش لە شەڕدا بووە لە ماوەی 3 ساڵە ئینجا توانێتی هەمەدان داگیر کرد. هەمەدانی داگیر کردووە باپیرەی کە ئاستیاکسە هاتووە سەجلی کردووە. ئاستیاکەس بە کۆر ژەڵێ. ئەمە حەسەنی پیرنیان لە کتێبەکەی ئایجێڕێتەوانێ ئەڵێ کە تۆ ڕق لە من بوو بۆچی هاتیت وڵاتی میرێکی مادە نەهێنا لە شوێنی من دای بنیت بۆ ئەوەی دەسەڵاتت بەدەستی مادەکان بمێنێتەوە بۆچی هاتی دەسەڵاتی وڵاتی مادی خستە ژێردەستێکی بێگانەوانەیە کە ئەخمینیەکانن. ئەمە ئەو چیرۆکەیە کە حەقیقەتی تاریخی تیاون نابێت و ئێمەش لەوە دووە پێویستمان بەوەیە کە ئەو حەقیقەتە ڕاست بینەوانێ بۆ ئەوەی زوحاک ئاستیاکس نەکەین بە زوحاک و کاوەش نەکەین بە کۆرش کە ئەمانە دوو ڕەمزن. ئاستیاکس پادشای ماد بووە زوحاکی هێن عەفو کۆرشیش یەکێک بووە لەو دوو ڕەگە کە خیانەتی لە ماد کردو و دەسەڵاتەکەی لە ماد و گواستێتەوە بۆ حکمی ئەخمینیەکان. مەوسا پێم خۆشە قسەیەک لەسەر زیاتر لەسەر لەبارەی زوحاک و کاوە بکەین. بەشێک لە مێژوو نووسەکان یا بەشێک لەو کەسانەی کە قسەیان هەیە لەسەر پرسی مێژوو کاوە بە فارسە زانن زوحاک بە کوردەزانن هەندێک بە پێچەوانەوە ئەفسانەکەەوە جێڕنەوە کە کاوای سنگەر کورد بووە و ئەو زوڵمەی قوبوڵ نەکردووە و ئیمپراتۆرە دیان دەسەڵاتی زوحاکی ڕوخاندووە. خوێندنەوەی تۆ چێ بووی کە کامیان کورد بن و بەتایبەتی حەزەکەم زیاتر لەسەر ڕەگەزی و دوولایەنە قسە بکەی کە کاوە سەر بە کامە ڕەگەز بووە و زوحاک سەر بە کام ڕەگەز بووە. زوحاک وەکو باسمان کرد مادە دوا پادشای مادە بەدەستی کاوە ئاسنگەر یان بڵێن بەدەستی کۆرشی دووهەم کە لە دایکەوە مادە کوڕی مندانەیە لە باوکی شەوانێ فارسە بە ناوی کۆرشی یەکەم. دوو ڕەگەزی جیاواز کۆرشی دووهەم توانیوێتی ئەو دەسەڵاتە وەرگێ و لە مادەکانی وەرگێتەوانێ. ئەو دەسەڵاتە یعنی ئەمە خیانەتێکی گەورەیە کە لە کۆرشەوانێ بەرامبەر وڵاتی ماد کراوە چونچە دایکی مادە و لە باوکەوە فارسە. ئەمە جیاکردنەوەی دوو ڕەگەزە.
ڕەگەزی ئاستیاگەز کە مادە و ئێمەی کورد ئەچینەوانێ سەر ڕەگەزی مادەکان و فارسیش ئەگەڕێنەوە بۆ مقاتعایەکی دراوسێ کە بە ناوی پارسەوانەیە کە زاراوەکەیان زاراوەیەکی جوغرافیە و ناوی قەومەکەیان لە زاراوە جوغرافیەکەەوە کە پێڵەن پارێز وەرگرتووە. مەوسا لەسەر ئەم پرسی نەورۆزە کە ئێستا ڕەگ و ڕیشەیدا کوتاوە لەم ناوچەیە زیاتر لە میلەتێک یادی نەورۆز دەکاتەوانەیە بە باوەڕی تۆ یادی نەورۆز تایبەتە بەنەتەوە یەکیان ئەوەیە کە شتێکی تا ڕادێک ناوچەیە. نەورۆز جژنی ئاریاییەکانە، جژنی ئاریایی نەژادە، جژنی گەلانی زاگرۆسە و ئەم جژنە لە منتیقەکە لە ناوچەکەدا بڵاو بۆتەوانێ جا ئەمانە بەرەو گەلێک ئەقوامی تر هەیە لە ناوچەکە ئەمانە وەریان کردەوە وەکو بلوج و وەکو ئەقوامی تریشەیە کە من ئێستا ناوەکانیانم لە یاد نییە لەناو ئەوانیشە ئەمە بڵاو بۆتەوانێ و ئەوانی ژوەریان گرتووە و ئەم جژنە بەرەو پاکستانی ڕۆشتووە لە ئەفغانستانی شایەت یەکگرێتەوانێ و ئەم جژنە بە دەرەجێژێژی وا ڕۆشتووە گەشتوتە میسریش بە ناوی شەمن نەسیم هەوا وەرگرتن و ئەمانە لەوێ ژیاد یەکگرێتەوانێ جژنی ئاریایی نەژاتەکانە. ئەم ئاریایی نەژاتانە لە هەر شوێنێک بن بە جژنی خۆیانی دانێن و میلەتی کورد یەکێکە لەو میلەتانەی کە شانازی پێوە کات کە لەم جژنەدا هاوبەشە و بە بەشێک لە مێژووی خۆی داهانێت و لە عینی کاتیشە ئەخمینیەکانیش فارسیش ئەوانیش هەر هاوبەشیان هەیە لە مێژووەکەدا هاوبەشەکەی ئەوان زیاتر بۆ سەردەمی ئەخمینیەکان و بەرەو دو ئاگەڕێتەوە تاکو دەگاتەوە بە سەردەمی ساسانیەکان کە زیاتر گرنگیان داوە بە جژنەکە و توانی ویانە سوود لە جژنەکە وەرگرن بۆ مەبەستی ڕەگەزی خۆیان و مەبەستی قەومایەتی خۆیان کە ئەو ژەژیان بەکارهێناوە و ئێستاش بەردەوام لە ئێراندا ئەو زاهیرەیە هەرماوە دوو سیانزە بەدەری پیاڵەت دوو جژنیان هەیە ئەوان جژنی خاصیان هەیە و جژنی عامیان هەیە. خاصەکەیان ئەوەیە کە پەیوەستە بە ئەمیر و تەبەقاتی سەرەوانێ ئامەکەشیان میلەت هاوبەشی تیاکات و لە میلەتەوانێ دیاری بۆ خاصەکە ڕۆشتووە و کە بۆ مناسبەتەوانێ پیرۆزباییان لە یەکتری کردو. مەوسا پێم خۆشە بەرەو کۆتایی بەرنامەکەچین زیاتر لەسەر ئەو بڕۆین کە لەم کۆتایانەی مێژووە بە تایبەتی لە چەند سەدەی ڕابردووە نکۆڵێکی زۆر لەوە کرێت کە نەورۆز پەیوەندی بە کوردەوە بێ یعنی خوێندنەوەی بەڕێزت چییە بۆی کە ئایا هەر بەڕاست کورد میراتگری نەورۆزە یانەوەی کە بەشێ لە نایارەکانی کورد وا پیشانێن کە نەورۆز ئەفسانەیە کە شتێکە وجودی نییە یاخود هەر جەژنێکیش نییە بەناوی نەورۆزەوە. من بەلای منەوانێ جەژنەکەیە لە بەناوی نەورۆزەوانێ ئەو جەژنە زیاتر پەیوەستە بە یعنی وەک لە میتانەکانەوانە بیگرین کە لە قەرنی 15 پێش میلادەوە دەست پێکات هەتاکو دەگاتەوە بە مادەکان. ئێمە ئەتوانین ئەو دوو سەردەمە یان ئەو ماوەی کە ئەکەوێتە بینی ئەو دوو سەردەموانێ بە جەژنی نەتەوایەتی خۆمانی دابنین و ئەو جەژنە پیرۆزیەتی خۆی و گەورەی خۆی هەیە لە مێژوودا و ئێمە شانازی پێوەکەین. بەڵام لە دوای ئەوانێ وەکو باسم کرد جەژنی نەورۆز لە سەردەمی ئەخمینیەکانە بەرەو خزمەتی فارسەکان ڕۆشتووە بەرە ئەو خزمەتە ڕۆشتووە کە فارسەکان شانازی پێوە بکەن و بە مێژوو خۆیانی دابنێن و ئێمە ئەبێت ئەو مێژوومان لەو بۆشاییە دەربێنین کە تێی کەوتووە یان ئەو هەڵەیەی کە ئێستا لە مێژوومانە ئێمە ڕەمزەکان بە شێوە کۆنەکەی وەرەگرین پاچیان پێنەوانێ بۆی بتوانین نوێژوێکی پوختەی نەورۆز کە تایبەت بێ بە خۆمانەوانێ بینوسینەوانێ و ئەو نووسینەوەیە بخێنە ناو مێژووی نەتەوەکەمانەوانەیە کە شوێنی شانەزیمان بێت. بەڵێ مەوسا لەو سەدەی ڕابردووە بە تایبەتی بوون من لەسەر دەستی کۆمەڵە کەسایەتی وەکو پیرەمێردا و لە زۆر شوێنی تری کوردستانیشە حرەکەت چەکداریەکان شۆڕەش بەگشتی
احتمامیان بە نەورۆزاوە، یعنی تەماشاکە لە شۆڕشی ئەیلولا لە شۆڕشەکانی دواترا نەورۆز جارێکی تر بۆ منە کەفوکوڵێکی پیاکرێتەوە، جارێکی تر گرنگی باخی پێدرێتەوە، وەکو مناسبەیەکی کورد وەکو جەژنێکی نەتەوەی گرنگی پێدرێ. یعنی هەستەکەی بە خوێنەوەی جەنابەت کە نەورۆز ئەگەر ئێمە بۆ منە خەڵکی کوردستان بەسەر پێکاتی جیاوازە دابەش بوو بێت و حیزبایەتی بە جۆرە لە جۆرەکان دووارە خەڵکی دابەش کرد بێتەوە، بەڵام نەورۆز یەکێکە لەو مناسبەتانە، یەکێکە لەو بۆنە پیرۆزانە، یەکێکە لەو جەژنە پیرۆزانەی کە خەڵکی کوردستان بە ڕەنگ و لە شوێنی جیاواز و بە دەنگی جیاوازەوە نەورۆز کۆیان نەکاتەوە. ینی هەز ناکەی کە هەستەکە ینی بۆ نەورۆز ئەوەی هەبێت ئەو هێزەی هەبێت کە دووبارە مرۆڤی کورد وەکو جەژنێکی تایبەتی خۆی مامەڵەی بکاتووە، ینی ڕێگایەکیش بێ، فاکتەرێکیش بێ بۆ یەکگرتنی میلەتەکە. نەورۆز شوێنی شانازیمانە، نەورۆز پیرەمێردی نەمر هەموو کاتێک لە نەورۆزە دەوری خۆی بینیوە. نەورۆز ئێمە پێمان خۆشە پوختەکەی وەرگرین، پێمان خۆشە ئەوەی کە هەیە پەیوەندی هەیە بە مێژووەکەمانەوانێ، ئەوەی کە هەیە پەیوەستە بە سەردەمی مادەوانێ، بە سەردەمی میتانیەکانەوانێ، بە سەردەمەکانی بینی هەردوو لایەنەوانێ. پوختەی شتەکان وەرگرین، پوختەی مێژووەکە وەرگرین، پاچی کەینەوانێ لەو ئەفسانە و شتانەی کە دروست کراوە و فردەوسی دروستی کردووە. بە پاکردنەوەی ئەمانە ئێمە ئەبێ بەهۆی ئەوەی کە مێژوێکی نەورۆزی ڕەسەلمان بۆ بێتە پێشەوانێ کە شانازی پیوە بکەین. بەڵام هەتاکو ئێستا ئێمە باسی مارەکەین، باسی زوحاگەکەین بەو شێوەیە ئەفسانەیەی کە ئەمانە هیچی پەیوەندیان بە تاریخی کورد و مادەوە نییە، ئەمانە بەڵکو دروستکراوی دەستی بێگانن. ئێمە پێویستمان بۆ هەیە کە لەو دروستکراوانە خۆمان ڕزگار بکەین بۆ ئەوەی کە خۆمان نەخەڵەتێنین کە ڕەتێکی تر بڵێن وەڵا ئەمانە مێژوەکەیان هەر پاشکۆی مێژووی خەڵکی ترە و ئەمان لەسەری ئەڕۆن بەبێ ئەوەی فەرقی پێ بکەن. دەستان خۆش مامۆستا، خۆشحاڵ بووین کە لە بەرنامەکە بووی. پێم خۆشە وەکو قسەی دوا قسەی جەنابەت لەسەر پرسی نەورۆز و لەسەر جەژنە نەتەوەیەکەی کورد کە نەورۆزە، ئەگەر قسەیەکت ما بێت لە خزمەتەی. من دوا قسەم ئەوەیە کە داوای لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم وا بۆ ماوەی 30 ساڵ ئەچێت حکوومەتی هەرێم دەسەڵاتی گەورەی لە کوردستانە هەیە. هەتاکوکەی ئێمە بیر لەوە نەکەینەوە مێژووکەمان لە پۆخڵەواتی بێگانە پاک بکەینەوانێ، هەتاکوکەی بیر نەکەینەوانێ کە ئەفسانەی زوحاک و ئەفسانەی کاوەی ئاسنگەر لە مێژووکەمان دەرنەهێنین و شێوە ڕاستەکانی نیشان بدەین. برایان گەورەکانی حکوومەتی هەرێمی کوردستان با ئیتر لەمە دووە مێژووکەمان پاک بکەینەوە، با ئیتر لەمە دووە گرنگی و ئیحتیماماتمان بۆ ئاسارەکانمان بێت. ئاسار ناسنامەی کووردە، ئاستار ناسنامەی نەتەوایەتیمانە. لە ئاسارەوە ئێمە مێژوو ئەبینینەوانێ، لە ئاسارەوە ئێمە گەورەی ئەم میلەتە ئەبینینەوە. ئەو میلەتانەی کە ئاساریان نەبێ و مێژویان نەبێت، ئەو میلەتانن کە بەرگەی ڕەشەبایەک ناگرن و کۆتاییانێت. هیوادارم کە ڕەتێکی تر ئیعادە نەزەر بکەنەوانێ گەورەکانی حکوومەتی هەرێم بۆ ئەوەی کە زیاتر گرنگی بە مێژووکەیان بدەن، زیاتر گرنگی بە مێژووکەمان و ئاسارەکانمان بدەین. ئیتر سپاسیانەکەم. دەستان خۆش مامۆستاگیان، تەمەنیەوەش درێژ بێ و کە تەمەنێک لە بواری شوێنەوار و مێژووی کورد و ئەو گەڕانانە کە جەنابەت کردوتە خۆشحاڵ بووین کە بەڕێزەی لە بەڕێمی ڕافاما دەبوویت. سپاسیش بۆ جەنابتان زۆر مەمنونم. دەستیەوە خۆش بێ. مامۆستا کەمال نووری معروف شارەزا لە بواری شوێنەوار و مێژووی کۆنی کوردە. مامۆستاگیان خۆشحاڵ بووین و بەخێر بێت دووبارە. سپاستانەکەم براجێر. ئازیزان تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ.